ڕوونکردنەوەیەک لە بزوتنەوەی گۆڕانەوە بۆ ڕایگشتی. ئێمە لە بزوتنەوەی گۆڕان ڕایدەگەیەنین کە لە دوای 12 ئۆکتۆبری 2015ەوە جەختمان لەوە کردوتەوە کە بۆ چارەسەری کێشە یاسایی و سیاسیەکانی هەرێمی کوردستان و چارەسەری قەیرانی دارایی و باشکردنی بژێوی و گوزەرانی هاوڵاتیان پێویستە پەرلەمانی کوردستان بەو دەستە سەرۆکایەتیە هەڵبژێرراوەی ئێستایەوە دەست بە کارەکانی بکاتەوە. پەرلەمانی کوردستان وەک باڵاترین مەرجەعی یاسایی و شەرعی هاوڵاتیانی کوردستان ئەرچی تاوتوێکردنی هەموو ئەو بابەتانەیە کە پەیوەندی بە ژیانی خەڵک و ئایندەی گەلەکەمانەوە هەیە. هەر شێوازێکی تری ئاساییکردنەوەی بارودۆخەکە بەدەست بەکاربوونەوەی مەرجداری پەرلەمان لای ئێمە قبوڵکراو نییە، چونکە هۆکاری سەرەکی ئیفلیچکردنی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتیەکەی نییە، بەڵکو کۆتایی هاتنی وادەی سەرۆکایەتی هەرێم و هەوڵی پەرلەمان بوو بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم. بۆیە هەر هەرونگاوێک بەبێ گۆڕینی سیستمی حکومڕانی و چاکسازی ڕیشەیی لە بوارەکانی دارایی و کارژێڕی و چاودێری وردی کارەکانی حکومەت نەک چارەسەر نین، بەڵکو پرۆسەی سیاسی بەرەو چەقبەستویی زیاتر دەبا و گەلەکەمان پتێر نائومێد و ئەزمونەکەمان و ئایندەشمان دەخاتە بەردەم ئەگەر و مەترسی گەورەترەوە. 14 شەشی 2017 بزوتنەوەی گۆڕان.